همی آلیک یک دنگل سرویه که کو اوات تکرن الشنگال وان آف چانکو هم چک دارین پککی هم جین حشد شعبیه نه سپاندنا هزید وی افتش به گورتن ریکفتن جه بیلی حتی نو که ریکفتن نهات یا جب جکرن زیده بغداد تیتو مدبار کرن کو ریکفتن جالی وان و نهات یا جب جکرن کردستان هر تستکر جبوی چهار سریه چرا که دیل برداشتن تایباتی جبری حال بجارتن چونکه یا دیهات یکرن کاری که تمام نیاساییه نه آساییه تایباتی رایگیری کناش کاندیدین پارتی کو بچنات نواشنگالی دا یعنی بانگشش بوی خوب کن زیادتر و مجاره می بحث کن کوش دو که بخو خاطر لازمه یوسف کارگر لقا هفته و پارتی و چافدار سیاسی جوی پای که راسته خود گرمده با لازم خان هفته می باش کی بر پرسب تایباتی اوادی و ابرو برینو کجی چیبی یا تایباتی رایگیری کنال کاندیدین پارتی کو بانگشه و که هر آلیه کدی به خود نواشنگالی داب کن کی بر پرسه اسپاس بو جنابته و بو قناه 24 و میوانداریه براستی گلک جارا مدگوشن گالا داگیرگره و هر ام بیژن گلک جهادا دنگی ما ندگیرو ندگوت نما کاچاون بیژن بس دیار بو دوهیجی بری همو تشتی مدوی ابریکا قناه واز سپاسیا جماوری پارتی دموکراتی کردستان بکم اوی شنگالی دوهی جاوری بوکو ام بگهنه دفوانو هروان داخوازی کر بوکو لقا هفدل گل بر بجیرت پارتی سردانا شنگالی بکن لیب مخابنی و هر او جهاتت نشرعیت ام بیجن پاکیکی و حشدا شعبیه کاچاوال هر پلانك المصلحة شنقال وخلق شنقال أو بوينا ريجر في جارجي دوهي بشكلكي علني ديسا بونا ريجر هر أو بون ريجر إنكو خلق شنقالي فقر شنقال وشنقال آفاب بي هر أو إنكو بونا ريجر أو اتفاقية ناف بينا هر دو حكومة نيجيب جيكرنو هر دوهي جي ديسا أو بون سر آستي مفوضية انتخاباتا بربجير آزاد الكي جهة بازنه اخوي انتخابي دعايه خو انتخابي بك السروي اساسي سرداخوازي جماوري مي بارتي ديمقراطي كردستان دهما سردانا شنقاليك مخابني و كاچاوا داعش خشكيت ما وزاروكيت ما اتكرر دروع بشريه استخدام تكرن دوهيجي هرديسا وان هيزدنا شرعي ديسا او خشكيت ما او زاروكيت ما كرنا دروع بشريه وانينا ابيشي عماده و ام هر بیچک چوبون ام وکو مدنی چوبون وکو پارتکا بهوری ديمقراطيات هي ام چوبون ابتني جيش حكومة عراق حماية ما كر حتى ام بجهنا ويدري لب مخابني وهرمت بيجن حكومة عراق اجنها بارا دولتك نينا هكا فرد القانون نبي سياسة السيادة دولتي وشابري وشا كفرد القانون نبي فيجا وقت أو جيش الورو قيادة عمليات وهميجي نشن باشا لازم أخون وفخوجي بحث يعني أرتش عراقي باراستن يعني برامبر بيجي سياستك دورياتي هي ريكي فرنجي دت ريجري رو أبكتو وجه أو سر هند في تشاد بينن أجبره خارب جم سر مستوى قيادة وزارة ما أنا أفخويا هريما كردستاني تنسيق قبول قال جيش عراقي اللي مخابني ذو ديار بوكو شنقال الدستي حشدا شعبي ده هر جيش عراقي جي نسلطة يلويدر يكا جيش عراقي سلطة باو سيادة الدولة بيجن هبا وفرد القانون هبا چهزاني قاري برانبري بارتكي بسكننو وكانديدا كو بچن او دجاتي هاتي كرن او دجاتي علني لازم اخوان وكيتاي موجه بيكري كل بارتي هاتي كرن كو نهيلن كانديدي تو بچنات نوو شنگاله دابانگ شيبكن اف دجاتي پاكيكي بتنيل بارتي هاتي كرن وينافچه يونجيل اليند دجيتي تكرن نالچ اليدي نهات يكرن او بري چن روجايا ون اعلام جي كلا قدار بن كو يكتيجي بر برسيتوان چونش كردستانيا شنقال ودعاية خوكرنو هر بارتك ديوي شنقال دعاية خودك بس بتني او حسابك يتكنش هزا بارتيرا او زانن بارتي جماوري خلوه داري هيا او ديارش همو لايكي ركو نسبة بتريش خلقي شنقالي ام بيجن هكا هندك شوانت بيجن خلقي شنقال الفيدريال ناف كامبادا
ئەم بیژن حکوومەتا کوردستانی پشتەوانی لەوانت گەشت بەرهندێ ئەو لەگەڵ پارتی دیموقراتی کوردستانن نا ئیثبات بوو شوانڕەک و جەماوەری ماوەکی پارتی دیموقراتی کوردستانی شنگالێکی هەیە خەلکێ شنگال بتریاوانە گرێدایە پارتی دیموقراتی کوردستان بە ئش بەرهندێ ئەو حەسابێ پارتیت کووانت وێ چ لایەنێ سیاسی شنگالێ دەل هەلبژارتنە مەقعدا بینێ ئش بلی پارتی لیان پارتی چ مەلەفێدنەیەت ئینسانی و نەقانونی شنگال قبول ناکە و پارتی هەموو قەوەتا خۆ پشتەوانی ئاواکردنا شنگال و بەگەریانە خەلکی لازم خۆن کاندیدێت پارتی وەکە کارێکی یاسایی وەکە مافێکی یاسایی چوینە دژی vêkariyatêkirin el komisyonê weke skala tûmarkirîne partî weke hezib dê çike taybetî ji bo nexwarina mafê çinkî rewş gelek hesas e beref hilbijartina ve her kes aliyek hewl de dengê lanên xwe ji bo xwe taybetî jî dîsa bîne ve me tirsî heye roja hilbijartina dê partî çi bike بربژێرا سکالە تەقدیم کریە مەژی وەکو پارتی سکالە تەقدیم کریە یا بێتەکردن داخوازیاما ئەوەکو ڕۆژە هەلبژارتنە ئەم بیشن بەنگەهێ دەنگدانێ ئەو بەنگەه دێنە پاراستنش لایە جێشێ عێراقێ و ئەم بیژن پۆلیسێت اتحادیڤە داخوازیاما ئەوە شوان هێزە کو الگەل خەلکێکی هەما چ تەدەخلاتێت سیاسی نەبن یا چ ڕێک ئابکارنەینن خەلکێک بە ئازادانە دەنگێ خۆ بدە و هەروسام خەلکی خۆشی پشتڕاستتکن بلا بێ ترسش جیهەتێکێک و دەنگێ خۆ بە ئازادانە بتنا ئاپارتاخوا لیان هەر کاندیدێت مەسەر کەڤن و ئەمژێ مەرحەلا سیاسی بکەونە قۆناغەکە دیدا البەغدا دێ پشتەوانیەکە مێستری شنگال و خەلکی شنگالێ ئێتەکردن تمام لازم خۆن حیدر شاشو فرمانداری هێزا عێزتخانê dihî hema tu bêjî gazindekş xelkê şingalê bixwe jî kir weke derdediliye ku gotê hînbixwe jî divê taybetî jî daxwaza mafê xwe bikin hînbixwe jî rêgir bin taybetî jî li hêzên PKK hîn weke partî hîn bînin layengirên we dê taybetî jî roja hilbijartinan da weke tu bêjî serhildanekê li dijî PKK bikin mafê wan nayê xwarin çunke weke Haydar Şaşoyê ma jî bikirî نیوا وان کسی نوکت نوارزن حجد شعبی یان جی پککی مبستامن او عرب داعشی بوینیل در دور شنگالی نوکه خوب نوی پککی داینه ناس کرن وای راستی خطوره آکو بربجیرکی ای پککی پشتوانیه لی بکه بچه بغدا خەتەریە سەر حکوومەتە عێراقی ژیش بلێ خەتەریاوی سەر شنگال و خەلکی مەیە شنگالێ لێنەم هەمیژی زاننەوە هەندێک مەساڵحێت تایبەت شنگالن و شنگال داگیرگرینە هەکە حکوومەت سیادا خۆ بکار بینێ و هەلبژارتن بدرستی چێ ببن ئەو لایەن ئەس بەهۆڕ ناکەم شنگالێ بمینن ش بەر هەندێژی واندوێ بربژێرێت خوا دەرێخن لێ خەتەریەکە سەر حکوومەتە عێراقیژی و هەم خەتەریەکە سەر شنگال و خەلکی شنگالێژی وەختێ بژێرێ جیهەتەکە ناشەرعیەش غێر دەولەت هات بێ بکەوە پەرلەمانە جیهێ ئەم بیژنێ تەشریعیە قوانینێت عێراقیدا لازم خۆن مەبەستا من ئەو بی چ بەری هەڵبژارتنەوە بە چژی ڕۆژە هەڵبژارتنەوە بە یعنی دەنگدەرێت وە چ گوتیەوە جەماوەری پارتی چ گوتیە پارتی تایبەتیژی پشتی ڕێگری وهات یعنی کاندیدێت و هاتی نەکردن ئەو دێ هەستەر هەلدانەکە دەنگدانێ بکن دژی پەکەکێ ئەو دێ چ بکەم تایبەتیژی بووی مافێ پارتی مافێ دەنگدەرێن پارتی نێتە خوارن یعنی سەختەکاریەک نێتەکردن مەبەستا پەیامەوانە چ بیە ئەو ئیثبات بوو جەماوەری مەیە شنگارێک و ئەم پارتی بەس پشتەوانن ئەم پارتی هیچ نەپشتەوانێت وێنەک و چ ئاریشە شنگار ڕوو بدن و خەلکێ شنگال ببا ئەقوربانی دوهیژی ئیثبات بووش خەلکێ مەرە وەختی ئەم سەحب بووین ئەم سەحب بوون و چ ئاریشە نابەینا خەلکێ مە بخۆ بخۆدا یە شنگالێ نەی نەکردن و تایبەتیژی ئێزدیا ش بەر هەندێژی ئەمت بینن ش دوهیدا ئەمت متفائلن و خەلکێ مە زێدەتر زانێ مە چەند ئەوت ڤیان و مە چەند حەس لێت کرد ئەم بگەهنە جەماوەرێ خوا جەماوەری مەژی مقابلی وێ دێ دەنگێ خۆ ڕۆژە دەهی دە دێ ئازادانە داش بەر هەندێم داخوازیێتکن و چ جیهەت تەدەخل نەبن بهێلن خەلکێ مە ئازادانە دەنگێ خۆ بدە و دەنگدانە ئاتایبەت ژیە نازە حەلڤێ دەرەیە ئاوارە دێ ڕۆژائینیە بێ لە هەشتیدا جارەکادی
پارتی بس کاندید و تکمیلەکی سەراخەفتنە تمام، جەنابێتە وەختێتە گوتی کاک حەیدەرەوە گوتی یعنی پراستیژی دوهینێ وەختێ گوتی گەلێک شوەلوێ دەرێت ڕوونشتینە و ئەون خوشکێ دوایینە و دەیکێ دوایینە سەر شارعێ پیشیان میوانێت مەگرتینە ئەم خەلکێ شنگالێ مەتایبەتمەند یەکە میوانال دەفخۆ هەیە ش بەرهندێژی خەلکێ شنگال دوهی گەلک عاجز بوویە کاچاوە بوونە ڕێگر نەهێلان میوانێ شنگالێ دەرباز ببن مخابنی بە گەلک شەوێت هاتینە سەرڕێکێ ڕێکلمەگرتین زارۆکێدوان قوتابینە زان کوێدمەیەت کوردستانێت خوێندن نەساغێدوان هەرتێنە کوردستانێ یعنی ئەم بیژن شغڵێوانی ڕۆژانە ئیل کوردستانێ ئەمە چ ڕێکلوان نەگرتینە وان بەرامبەری جیهانێک و ڕێکلمەگرتەم نەهێلن ئەم خەلکێ خۆ ببینن ئەمە کوردستانە بەس ئەس بەحسا دووبارە هیندێ بچنە شنگالی ji بووی بانگێشە یانژی تەمام ئەکێت کوردی دەت بژن دەرسە حرفێک بەسە هەتا نهۆژی چ بەرنامج نینن ئەم بچن لیان ڕاستی مەنەفێ ئەم بچن و چ ئاریشە چێ ببن یا ئەم دلێ خەلکێ خوا نەخۆش بکن و جارەکە دی ئەم بچن ڕێلمە بێتە ئاگرتن ئەمێ داخوازیەش خەلکێ خۆکن و مەعەفۆ بکنش بە ڕێلمە هاتە گرتن مەنیکاری ئەمووی جەماوەرێ خۆی خۆشتوی شنگالێ ببینن لێ ئەوەژی پشتی هەلبژاردنە ئینشاءالله ئەمێ سەرکەفتنەکێ بدەستێ خۆڤەئینن و ئاهنگە سەرکەفتنێ ئەمێ شنگالێ بڕێڤە بن خانم لازمه یوسف کارگرا لقا هفده پارتی و چاودێری سیاسیش دهو که پاکی راستە خون گەلمەدا بوون گەلک سپاس بوو دەمێوە ساغ بن سپاس بۆژی